ئایا ئێمە گەنجمان فێری ئەوە کردووە، قوتابیمان فێری ئەوە کردووە کە لەناو وەزارەتی پەروەردەیە کە نەیزانی بڵێ خەتای منە. ئێوە دەزانن ساڵ دێ و ئەڕوا قوتابی بەڕێز هەیە 5 کەوتووە، 6 دەرس کەوتووە، 7 کەوتووە، یەک عەلاگە گوڵاڵە سوورە لەسەر کارتەکەیەتی خوا نەکات لە لای هیچ کەسێک تەنانەت بە تەنها خۆشی بڵێ خەتای منە. ئێمە فێرین، بە تایبەتی ئێمە جیلێکین وا پەروەردەکراوین، هەمیشە دەستە چەورەکەی خۆمان بەرامبەرە سڕین. خەتای مامۆستایە، خەتای توێژەرە، خەتای قوتابخانەیە، خەتای حکوومەتە، خەتای وەزارەتە، بۆیە لە هیچ تاقیکردنەوەیەک دەرناچین. پیاوەکە خۆی خیانەتی کردووە دەڵێ خەتای ژنەکەیە، ژنەکە خیانەتی کردووە دەڵێ خەتای پیاوەکەیە، مناڵەکان خۆیان خراپن دەڵێ خەتای دایک و باوکمانە، کابرا خۆی مادەیەکی خراپی هێناوە و چێشتێکی خراپی لێناوەڵێ خەتای مەعیدە و گەدەی ئەو خەڵکەیە تەسەموم بووە، چێشتەکەی من عیبی نییە. بۆیە بەداخەوە زۆر بەداخەوە لەم بەرنامەیە ڕاستە من ئەم بەرنامەیە 30-40 خولەکێکم تەرخان کردووە دەربارەی تاقیکردنەوە، بەڵام وشەی تاقیکردنەوە یان ئەگزامینیشن یان ئیمتیحان زۆر لەوە قورسترە بەختیار بتوانێت لە کەناڵێک و لە بەرنامەیەکا بە ناوی پەروەردەی دیمەن من بتوانم بە 30-40 خولەکێک باسی تاقیکردنەوەکەم. تاقیکردنەوە زۆر لەوە گەورەترە کە ئێمە بتوانین هێواش هێواش هەنگاو بە هەنگاو و کۆڵێت بە چەند خولەکێک نادەبێ بە درێژایی تەمەن فێرخواز و قوتابی بەڕێزەکان فێری ئەوە بکەین کە تاقیکردنەوە چۆنە و چۆن.